پاسپۆرتێکمانێ لەسەر نووسراوە جمهوری عێراق و ئێمە خاوەنی خۆمان وەکو دەوڵەت نین کەواتە بۆچی لە ئیمتیاز و داراییەکەی عێراق سوود وەرنەگرین ئەمە ڕێگە ڕاستەکەیە کە ئێمە 10 دانە ساڵ بوو هاوارمانە کرد هەموو دڵسۆزان لە ناوخۆ و دڵسۆزەکان لە دەرەوە ئامۆژگاری دەسەڵاتدارانی حکوومەتەکانی یەکێتی و پارتیانە کرد بە سەرۆک و جێگرەکانیانەوە بە 4 کابینەی ڕابردووە تا ئێستا کە کۆتایی بەم شتە بێنن ناوتەن ناوە ئابووری سەربەخۆ و لە ڕاستیە و سیاسەتی وێرانکردنی ئابووری هەرێمی کوردستان و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بوو بەڵە بە دڵنیاییەوە ئەمە کۆتایی ئەو شتە بوو کە بووە هۆی برسیکردنی خەڵکی کوردستان کە بووە هۆی دواکەوتنی ژیانی خەڵکی کوردستان کە بووە هۆی داڕمانی ئابووری هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە پرۆژە وەستاوە بێکاری زیاد بووە دامەزراندن نەبووە موچە نەدراوە بەڵام ئەوان کۆشک و تەلارەکانیان بە ئاسمانە زیاتر چووە پرۆژیان زیاتر بۆ کۆمپا تەنانەت کەناڵی گەورەیان دامەزران لە سایداتی نەوتای لە سایت چییە یعنی برسیکردنی خەڵک چۆن قەرەبووە کرێتەوە خانەنشینێک کە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ چاوەڕێی کرد موچەکەی وەرگێ و وەری نەگرد و کۆچی دوایی کە دەمە چۆن قەرەبووە کرێتەوە چۆن قەرەبووە کرێتەوە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت نەتوانی 150,000 دیناری پێ بدەیت ئەمانە قەرەبوو ناکرێتەوە پاشان تێکشکاندنی نەفسیەتی ئینسانی کورد ئەمە چۆن قەرەبووە کرێتەوە ناکرێتەوە ئەمانە بەداخەوە سوور بوون لەسەر سیاسەتە هەڵەکەیان وەڵڵاهی ئەم سیاسیانەی لە هەرێمی کوردستانە هەندە سەڵاتدارەکان کاک حەکیم لە سیاسی هیچ وڵاتێک ناچن یعنی زۆر ئاساییە لە وڵاتان و سیاسی هەڵەیەکە حکوومەتەکەی هەڵەیەکە دوایی بە خەڵکەڵێ هەڵم کرد و داوای لێبوردنەکەم ئێستا باجی هەڵەکە بە ئازایەتی و پاڵەوانێتی بە خەڵکە فرۆشتنەوە بەداخەوە کە ئەمە کاک حەکیم ئەمە تاوان بوو دەرحەق بە هەرێمی کوردستان کە ئەمانە لە 15 ساڵی ڕابردووانەیان کرد بە پێی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ژمارە 7 ساڵی 2022 ئەبوو سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازەکان دروستکەن لە 2015ەوە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازەکان دەرچووە ئامادە نەبوون ئەمە ژمارە بکەنەوە نەوتی هەرێمی کوردستان و داهاتەکەی و پارەکەی و فرۆشتنەکەی هەمووی لە دەستی دەڵاڵی بێگانە بوو و یەک کەس لە هەرێمی کوردستانە نێزانی ئەم پارەیە چەندە و چۆن خەرجەکرێ و بۆ ئەوەندەیە و بۆ بەرمیلی بۆەوەندە فرۆشتە ئێستا ئەمە خاڵی یەکەمە ئەم کردنەوەی ئەم ژمارە بانکە بە پێی ڕێکەوتنەکە و بە پێی پرۆژەی یاسای بودجەی حکوومەتی عێراقی ئەژمارە بانکەکە لە ژێر چاودێریایە و هەموو کەس دەیزانێت